دکتۆرە دانا مەزراوەکان ئەمڕۆ گردبوونەوەیان کرد هەڕەشەی ئەوەش دەکەن ئەگەر وەزعەکەیان وا بڕوا ڕەنگە وڵات بەجێ بێڵندایەکی تریشەوە کۆمەڵی کارگوزاری نەخۆشخانەیەک بەهۆی ئەوەی کە چەرمانگێکە موچیان وەرنەگرتووە دەستیان لە ئیشەکەیان هەڵگرتووەمان و چەند هەواڵێکی دیکەم بۆیەناوە. سڵاوتان لێبێت. دکتۆرە دانا مەزراوەکان کە خۆیان دەڵێن سەرتوێژی کۆمەلگاین دیسانەوە هاواریان لێ هەڵسا لە هەولێری پایتەخت لە بەردەم وەزارەت و لە سلێمانیش لە بەردەم بەڕێوەبەراتی تەندروستی گردبوونەوە. ئەم پزیشکە گەنجانە دەرچووی ساڵانی 2024-2025 ژمارەیان 663 کەسە و هی 7 زانکۆی کوردستانن بۆ ئەوەی ڕەنجیان بە خەسار نەچێت چەند جارێک یەخی وەزارەتی تەندروستیان گرتووە و ناڕەزایەتیان دەربڕیوە بەڵام تاکە جوابێک تا ئێستا پێیان درابێتەوە ئەوەیە کە چاوەڕێ بکەن. دەروون خدر وەک نوێنەری ئەو پزیشکانە بە 1964 وت ئێمە سەرمایەی نیشتیمانی وڵاتین بەڵام ئەم وەزعە بێهیوای کردوین و زۆر بەمان بیر لەوە دەکەینەوە کە وڵات جێبی هەڵی. وا لە مانگی پێنجی ئەم ساڵداین هێشتا کرێکارانی پاککەرەوەی نەخۆشخانەی فریاکەوتنی شەید هەژار لە کەلار سفتاحی یەک موچەیان نەکردووە. هەر بۆیە ئەمڕۆ بایکۆتیان ڕاگەیاند و دەڵێن تا موچەیان پێ نەدرێت دەست لە گسک و تەنەکە خۆڵ نادەن. محەممەد حەسەن نێکێک لە کرێکارانی نەخۆشخانەکە بە 1964 وت مانگی 12 ساڵی پار کۆتا موچەمان وەرگرت لەو کاتەوە تا ئەمڕۆ دینارێک موچەمان نەخراوەتە گیرفان هەرچەندە لە ماوەی ڕابردوو پیان وتراوە موچەکان تا مسۆگەرە و نافۆتێ بەڵام محەممەد دەڵێت ئەو قسەیە بە ئێمە چی لە کاتێکدا موچەیەکمان پێ نادرێت هەر لەبەرەوەش سەرجەم کرێکارەکان لە نەخۆشخانەکە هاتنە دەرەوە و بایکۆتی ئیشکردنیان ڕاگەیاند. فێڵتان لێ نەکرێت هێشتا شووتی عوزێم نەگەیشتۆتە بازارەکانی هەرێم و ئەوەی هەیە تەنیا شووتی ئێرانیە هەرچەندە لێرە و لەوێ شووتی دانراوە و لەسەری نووسراوە شووتی عوزێم بەڵام بەپێی بەدەداچوونێکی پەیامبەری 1964 ئەوەی لە مەیدانی شووتی فرۆشانی هەولێر هەیە تەنیا شووتی ئێرانیە لە مەیدانەکە دەیان بار هەڵگر بە سەدان تۆن شووتیەوە وەستاون بەڵام هەمویان شووتی ئێرانین و کیلۆی بە 200 بۆ 400 دینار دەفرۆشرێت. شووتی فرۆشەکان دەڵێن شووتی ڕەسەنی عوزێم لە دوای 15 مانگەوە پێدەگات و تەنیا 20 ڕۆژ لە بازاردا دەبێت دواتر نۆرەی شووتی هەولێر و شارە زۆر دێت. لا سەردەمێکدا کە ئاهەنگەکانی هاوسەرگیری پڕن لە بریقوباق لایت و دیجەی و هۆڵی داخرا و گوندی قەڵبەزە لە دەشتی شارە زۆر گەڕایەوە بۆ ڕۆژگارە جوان و سادەکانی جاران لەوێ نەکێک بردرا و نەخواردنەوەی گازی بەسەر میوانانەدا بەشکرا بەڵکو بۆنی مێخەک و ڕەشماڵ تێکەڵ بە تامی برنج و گۆشتی کوردەواری بوو لە بری دابەزین لە ئۆتۆمبیلی ڕازاوە بووکوزاوە بە سواری ئەسب هاتنە ناو مەیدانی شایەکە و هەر وەک ساڵانی زوو زاوا زێڕینە بووکەخانی لە ئەسپەکەی داگرت. مامۆستا سەباح کە لە بەرەی زاوایە بە 1964 وت ویستمان بۆ نەقەدیمیەکان زیندوو بکەینەوە ئامانجمان لەم سادەیە پتەوکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بوو بۆیە کوڕێکی عەشیرەتەکەمان بڕیاریدا بەم دەستورە ڕەسەنە ماڵە تازەکەی پێکەوە بنێ. جا لە حەفلەکە هەردوو هونەرمەندی میلی هێرشکانی حەیرانی و ڕێبەرمەسۆیی لێبوو کە بە دەنگە بە سۆزەکەیان جەوەکەیان گەرم کردبوو. پێم خۆشە کەمێک گویان لێ بگرن بۆ ئەوەی ئێوەش بگەڕێنەوە حاڵ و هەوای جاران. من دفروش ميخم سرالينا ديدي باخبرنا خوم سرالينا باخبرنا خوم خفتو ميند بار لشانم خفتو ميند بار لشانم مالي ياركم ويرو امرونا زانم اگر دم زاني بزماني بول بول هرگز نمدا کرده کاری نبدل ای خم وی خم من خم دا فروشم وینای سماور وی رو لکلو لجوشم وینای سماور لکلو لجوشم. سەرشتا ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر مامەڵە بە دراوە ئەلیکترۆنیەکان کە هەم دیسانەوە باسی هاتەوە بەر باس وەزارەتی ناوخۆ بڵاوکراوەیەکی بڵاو کردوێتەوە لەژێر دەڵێت لەژێر ڕۆشنایی بانکی ناوەندی عێراق لەگەڵ وەزارەتی دارایی خۆمان بڕیاریان داوە هەموو مامەڵەیەک بە دراوە ئەلیکترۆنیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان
قەدەغە بکرێتەوە. داواش لەو کەسانە دەکات کە لەو ڕێگەیەوە پارەیان خوراوە بچن مشوری بخۆن و شکوای خۆیان بکەن بۆ ئەوەی کە پارەکەیان بۆ بگەڕێنرێتەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان دەڵێت هەموو بازاڕەکان بە USDT و هەروەها بازاڕی فۆرێکسیش لە هەرێمی کوردستان هەمە و کەسانی کە مامەڵی پێوە دەکەن هەم ئۆفیسەکانیان بە هەموو شێوەیە قەدەغە دەکرێت و دادەخرێت. هەر کەسێکیش لەوانە سەرپێچی بکات حتمەن ڕوبەڕووی سزای یاسایی دەبێتەوە چاودێریان دەکەن بە وردی. ئەو بابەتە قەدەغە کراوە. لە ماوەکانی پێشووشدا لە هەرێمی کوردستان چەندین کەس ئەویان ڕاگەیان کە لە ڕێگەی ئەو بازاڕی دراوی ئەلکترۆنیەوە پارەیان خوراوە و ئیفلاسیان کردووە. ماوەڵەکان ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.